کام ئۆتۆمبیل پڕفرۆشترین و تۆپی جیهان بووە. 75 ملیۆن ئۆتۆمبیل لە یەک ساڵدا فرۆشراوە. نوێترین ئاماری پڕفرۆشترین ئۆتۆمبیل لە تەواوی جیهاندا لە دەستگاکانی CNBC ئەمریکی و گۆڤاری عەرەبی اقتصاد و دەستگای ئاماری ئابووری ئەوروپی دەری دەخەن کە بەهێزترین وڵات لە بەرهەمهێنانی ئۆتۆمبیل و پڕفرۆشترین وڵاتی چین بووە کە تەنها لە 9 مانگی ساڵی 2025 بڕی 75 ملیۆن ئۆتۆمبیلی لە 18 مارکە و ناونیشانی جیاواز لە جۆرەکانی چانگان و هاڤال و هۆنگشی و MG بەرهەمهێناوە. وڵاتی چین پشتی یەکەمینی بە بازاڕەکانی ئەمریکا و کەنەدا و وڵاتانی کەندا و بەستووە بۆ ساختکردنەوە و فرۆشتنی ئۆتۆمبیلە نوێیەکانی. لە دوای چین وڵاتی بەهێزی بەرهەمهێنەری ئۆتۆمبیل وڵاتی ئەمریکا بە کادیلاک و تێسلا و فۆرد و دۆج بە جۆرێک ئەمریکا بەهۆی زۆربوونی خواست لەسەر ئۆتۆمبیلەکانی و بەرزترکردنەوەی تایبەتمەندیەکانی توانیوێتی لەم ساڵدا 20 ملیۆن و 500 هزار جۆر بفرۆشێت کە 42% ئۆتۆمبیلەکانی گرانبەها بوون. لە دوای کادیلاک و چانگان و چین و ئەمریکا نۆرەی توێتا و نیسانەکەی یابان دێت. ئەوەی لە کوردستاندا پێی دەڵێن ئۆتۆمبیلی بازاڕی و خێرافرۆش. توێتا و نیسان و هۆنداکەی یابان وەکو جاران بەخت یاوەریان نەبوو و کەمی مواسفات و خراپی کوالەتی و زۆرگۆڕینی شێوەیان وای کردووە یابان ببێتە وڵاتی سێمی بەرهەمهێنەر و فرۆشی ئۆتۆمبیل و بە 7 ملیۆن ئۆتۆمبیل لەم ساڵدا هەڕەشەی زیاتر دابەزین و دوورکەوتنەوەی خەڵکی دنیای لەسەر دروست بوو. ئەگەر کرۆلا نەبوایە توێتا نزیک بوو لەوەی ئیفلاس بکات. ئەوەی سەیرا هاتنی ناوی هیندستانە لە ڕیزبەندی چوارەمی ئامارەکەدا. بەو پێی هیندستان لە ئێستادا بەشێک لە مارکە جیهانیەکانی ئۆتۆمبیل بۆ خۆی کۆپی دەکاتەوە و بەڕێکەوتن لەگەڵ کۆمپانیا گەورەکانی وەکو هیۆندای و توێتا توانیویەتی لە 11 مانگدا 4 ملیۆن و 400 هزار ئۆتۆمبیلی سوکان ڕاست بفرۆشێت. کۆریای باشووری بەرهەمهێنەری هیۆندای و کیا و جێنسینس پلەی پێنجەمی ڕێزبەندی جیهانی گرتووە و لەم ساڵدا ئاویش 3 ملیۆن و 800 هزاری فرۆشتووە و زیاتریش بۆ فرۆشی فۆکسی لەسەر وڵاتی ئەفریقا و کەندا و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بووە و کەمترین فرۆشیشی لە ئەمریکای لاتین بووە بەهۆی زۆر خواردنی سوتەمەنی. ئەڵمانیا لانکەی مارکە و بەرهەمهێنەری BM و مێرسیدس و ڤۆلکسواگۆن لە پلەی شەشەمدا دێت بە بەرهەمهێنانی 3 ملیۆن و 300 هزار و فرۆشی ئۆتۆمبیلی ئەڵمانیش کەمی کردووە. ئەویش بەهۆی جەنگی ئۆکراین و قەیرانی دارایی بەشێک لە وڵاتان و گرانی نرخەکانیان. لە پلەکانی حوتەمیش مەکسیک و دواتر بەرازیل و ئیسپانیا و تایلەندن و ئەوانیش بە چەند ناونیشانێکی کەم پلەکانی ڕێزبەندیان گرتووە. گەورەترین هۆکار بۆ پڕفرۆشی ئۆتۆمبیلی ئەم وڵاتانە هەرزانی و کەمی سوتەمەنی و بچووکی قەبارەیان بووە کە بەشێکی وڵاتانی ئەوروپی پەنا دەبەنە بەرکڕینی ئەو جۆرە ئۆتۆمبیلانەی کە بچووکن و مەسروفاتیان کەمترە. فرۆشتنی 75 ملیۆن ئۆتۆمبیل لە بازاڕی ئۆتۆمبیل لە دنیادا بەڕای زۆربەی شیکەرەوە ئابوووریەکان بەواتای زیاتر فراوانتر بوونی بوارەکە دێت و گرنتی یەکەمینی ڕیزبەندیەکەش لەلایەن چینەوە دیسان بەواتای لەدایکبوونی سەردەمێکی نوێ لە پیشەسازی گواستنەوەدا و لە قاڵبدانی ئەوروپا و ئەمریکا.